لە ماوەی ڕابردوودا بیرۆکەی دروستکردنی فیلمێکی دۆکیۆدرامی لەبارەی ژیانی هەواڵ مامجەلال ڕابەر و سەرکردەی گەلی کورد درا بۆیە ستافێکی پرۆفیشناڵ بڕیاریاندا کە کار بکەن لەم بەڵگە فیلمەدا کە گێڕانەوەی خەبات و یاخود خەباتی هەواڵ مامجەلالە هەر لە منداڵیەوە هەتا تەمەنی هەرزەکاری و بگرە هەتا سەر و کۆمارێکەشی و لە ڕووی هونەریەوە هەوڵ دراوە کە بە شێوەیەکی درامی چیرۆکی ژیانی هەواڵ مامجەلال کە نزیکەی 60 ساڵ ڕابەری یەکێک بوو لە خەبات گێڕ و ڕابەرە گەورەکانی گەلی کورد بگێڕێتەوە. قسە و باس دەکەم لە سەر فیلمەکە و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئەکتەری سەرەکی ناو ئەم فیلمە کە ڕۆڵی هەواڵ مامجەلالی گێڕاوە ئەویش زۆر بەڕێز سۆران عەبدولقادر ئاکتەر بە خۆشحاڵیەوە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە. کاک سۆران سڵاوت لێوێ ئەم کاتت باش یاخوا بەخێربی. زۆر سپاس بۆ کورسات و بۆ بینەرانی و بۆ سەرجەم کارمەندانی کورسات. سپاس بۆ تۆ. سەختە پێت بڵێن دەبێت لە فیلمێکە ڕۆڵی خەباتگێڕێکی گەورە کارەکتەرێکی کاریزمی وەکو هەواڵ مامجەلال بگێڕیت؟ خۆی لە ڕووی ئەوەی کەسایەتێکی گەورەی وەکو جەنابی مامجەلال کە کاریزمایەکی گەورە بووە شخصێتێکی تایبەت بووە یعنی ئاسان نییە بتوانیت بەرجەستەی بکەیت یعنی تاکو ئەو حاڵەتەشی کە دەرهێنەریش ئیختیار دەکات بەڕێوەبەری کاستین ئیختیار دەکات قورسە یعنی دۆزینەوەی بەڵامی تر کە دۆزرا شەوانێ و کە کەسێک توانی تقریبەن ڕۆڵەکە بجێڕێ و بتوانێت شتێک بیباتەوە سەر ئەو ئاسان بووە بۆ من وەکو خۆم ئاسان بوو چکە پێشتر باگراوندێکم هەیە لەگەڵ شخصیەتی جەنابی مامجەلالە. بەڵێ باگراوندەکەت لەوە بووە کە هاوشێوەی ئەو بوویت زۆر پێیان و توی لەو ئەچیت بۆیە تۆ هەمیشە کە پێت ئەو ترێت تۆ لەو کەسایەتی ئەچی هەوڵێیت کە متابعی ئەەکەی هەندێک جار ڕەنگە خۆت لەگەڵ خۆتا بتەوێت لاسایی بکەیتەوە یان پێت خۆش بێ با بڵێ متابعی بابەتەکانی بکەیت. جوان پێکا و دەستی خۆش بێت. خۆی من زۆر معجیبی شخصێتی جەنابی مامجەلال بووم کاتی خۆشی کە لە تەلەڤیزۆنا قسەی ئەکرد جاری وا هەبووە بە سەعات دانیشتوم بە دیارێوانێ سەیرم کردووە دیقەتی ماوە وشەکانی بەو زمانە شیرینەی کۆیی لەهجە کۆیەکەی خۆی کە دەری ئەبڕی کە هەڵسو کەوتی دەست و پلی گرتنی تەزبیحەکەی گرتنی عینەکەکەی یعنی ئەمتوانی وەکو خۆی بیکەمەوانێ وەکو خۆی نواندنی بۆ بکەم و ئەمانە ئیتر ئەوە بوو لە تیپی کۆراڵی زانکۆی سلێمانیە خۆم یەکێک بووم لە ئەندامە چالاکەکانی تیپی کۆراڵی زانکۆی سلێمانیە پێیانە وتمەیان و بۆ شتێکی وانەکەین وانە منیشتم مامجەلال کەسایەتێکی ئاسایی نییە یعنی کاریزمایەکە سەرکردەی میلەتێکە ناکرێت ئێمە لە خۆمانەوە بچینە سەر مەسرەح و وەکو مامجەلال دەوربینەوە ئەبێ پرسێ بکەین ئەبێت ساڵی 1990 ئیتر لە ڕێی یادی بەخێر بێ بە ڕەحمەت بێت دکتۆر کەمال فواد کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی بوو ئەو کات سەرپەرشتی بەحسی ماستەر و دکتۆرایە کرد لە زانکۆی سلێمانیە پێمان و دوتی وەڵی من ئەوەی من مامجەلال بناسم و ئەوەی من هاوڕێتی مامجەلالم کرد بێ شتانە زۆر تەبیعیە بەلایە بەس مادەم پێتان خۆشە پرسیاری لێ یەکەم ئیتر ئەوە بوو بزەبت بەیانی هاتەوانێ بۆ لامان بانگی کردم وانە وتی مامجەلال وتێتی لەلایەن منەوە ئازاد بێت چیەکە چی ئەڵێ با بڕۆن بیکەن ئیترەوە بوو لە کۆراڵە ئەو وەختە ساڵی 1970 دەنگانەوەیەکی گەورەی هەبوو توانیمان یعنی مەشهدێکی زۆر جوان ئەو کاتە کاکۆسرەت و هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی و دادەهێر و ئەنە هەموو بینیان شتێکی زۆر جوان بوو هەتا کاکۆسەد لە ڕێی جەنابی مامجەلال و هەدیەکی جوانیشی پێشکەش تیپی کۆراڵ کرد وتیەوە جەنابی مامجەلال پێشکەشی ئەو مەشهدەی کە پێشکەشتان کرد لەسەر ژیانی مامجەلال بوویان هینێ بوو مەشهدێ بوو دروستمان کرده بوو من دەوری کەسایەتەکەی مامجەلال مەبینی مقابلەیەکی سەحەفی بوو مەجموعەیە کەسمان دروست کرد بوو وەکو سەحەفی قسەیانە کرد و منیش وەکو جەنابی مامجەلال جواب مەیانەوە بەس شتێکی زۆر یعنی دەنگانەوەیکی زۆر جوانی هەبوو ئەو وەختە. زۆر باشە
چۆن هاتی تەناو فیلمەکە و چۆن پێدوترا و سیناریۆکە لە کۆ دەستی پێکرد بۆ کۆ و ڕۆڵی تۆ لە کوای فیلمەکە بوو چ قۆناغێک بوو؟ بەڵێ خۆی فیلمەکە دامەزراوەی سەرۆک مام جەلال بەرهەمی هێنا و سپۆنسەری کردووە. لێرەوە مێ سوپاسیان کەم بە تایبەتی ڕۆڵی باڕوێز محەممەد سابیر کە زۆر هاوکارمان بوو، زۆر لە ئەوەڵەوە تاکو و بەرهەمێنانی فیلمەکە هاوکارێکی زۆر باشی کردوین. فکرەی ئەوان بووە کاک هەوراز محەممەد وەکو دەرهێنەر لێرەشەوە هەر ڕێز و سڵاوم هەیە و سوپاس یەکەم کە منی اختیار کردووەمانە. فیلمەکە 5 ئەکتەر دەور ئەبینێ لە ڕۆڵی جەنابی مام جەلالە لە مناڵیەوانێ تا هەرزەکاری تا گەنجێتی و ئەو سەردەمەی کە کۆتاییەتی من دەوری ئەوە بینم لە هەرزەکاریەوە یان لە تقریبن لە تەمەنی چونکە ئەو ڕسمەی سەر پەیژەکە کە مام جەلال گرتوێتی ئەوە وابزانم ساڵی 79 تقریبن مام جەلال تەمەنی لە چلەکانایە لەویا ئەیتر لەوێەوە یعنی من هاتووم لەگەڵیا لە تەمەنی بڵێن ئەتوانین بڵین لە سەر و 45 من هاتووم لەگەڵیا. بەڵێ بۆ ڕۆڵبینین پێویستت بەچی بوو؟ تۆ ئەزانم خۆت کەسێک بووی کە زۆر متابعی قسە و گفتوگۆ و با بڵین هەموو هەڵسوکەوتەکانی هەواڵ مام جەلالت کردو، بەڵام بۆ کارێکی وا پێویستە زیاتر قوڵ بیت، پێویستە گرنگی بێ بە هەموو وردەکاریەکان. زۆر ڕاستە. من ئەو فترەی کە خەریکی فیلمەکە بووین و پێش تەسویریش و لە ئەسنای تەسویری شوانە یعنی 24 ساعت چاوم لەسەر یوتیوب بوو بە دوای هەڵسوکەوتی بە دوای وتارێکی مام جەلالە گەڕام بە دوای بە تایبەتی ڕۆڵێکم هەیە لەویا کە قسە بۆ کۆمەڵێک پێشمەرگاکەم لەویا ئەوە هەر بەزەبت مام جەلال خۆی هینێکی هەیە ینی بە ڤیدیۆیی هەیە کە لەویا قسە بۆ پێشمەرگاکە یعنی ئەوەم هەمووی هەر لەبەر کرد لەویا ینی کەلیمە بە کەلیمەی جۆم لێگرتەوانی هەموو بۆی هاڵە نەکەم وەکو ئەو چۆن قسەکەی لە دەم هاتۆتە دەروانێ ئاوا بێڵم لەو تەسویرەتیەتی لە فیلمەکەی شەڵام شەوکە کورسات عەرزی کرد بە جوانی دەرەکرد. کاک سۆران، هەواڵ مام جەلال خاوەنی تۆنی دەنگێکی زۆر تایبەتی بوو. بەڵێ وایە. ئەی چۆن هەوڵەتیا کە تۆنی دەنگت بچێتەوە سەر؟ وەڵی جایترەوە چەند تەمرینیان پێکردی؟ وەڵی من خۆم تقریبن چۆن ئەڵی ئیرتیجالیە بۆ هاتنە ئیتر من خۆم هەر لە زووانێ کە ئەم گوت خەڵکەی وەڵحەوەچێ سەوتیش زۆر لە مام جەلالەتی یعنی ئەو کاتەش و ئێستەش و بۆ کاتی فیلمەکەش بەس بۆ کاتی فیلمەکە زیاتر هەوڵمەیە بەس کاتی ساڵی 90ەکان زۆر تەمان گەنجێتی و تەمەنمان و زیاتر ڕێگەی پێ ئەیان بەس ئێستا تۆزێ هەستەکەم تۆزێ نەبرەکان خەریکە دوورەکەوێتەوە لە یەکتری. چەند دیمەنتان دروست کردەوە لەناو ئەوەی من ئەو دیمەنەمان دروست کردەوانی ئەوەی کە مام جەلال لەسەر پەیژەکەی ساڵی 79 نامەیە گەنووسێ ئەوە لە بەرگەڵوو کردمانەوانێ مانگی 4 ئەم ساڵی ڕابردوو 2023 ئەوەی تریان کە لە نووسینگەکەی جەنابی مام جەلال لە قەڵاچۆلان ئەوە هەر لە نووسینگەکەی خۆی هەر لە هەموو کەرەستەکان هەر نووسینگەکەی خۆی ئەتا عینەکەکەی لە چاویش مابوو هەری شخصی جەنابی مام جەلال و دەورێکی ترمان لە کۆیە بینی چکە بە حکومیەوەی کۆیە مەجموعەی شوێنی ئەسەریتیا بوو پێویستمان پێی بوو من وەکو خۆم لەم شوێنانەیە دەورم بینی. کاتی وێنەگرتن و بەرەمێنانی فیلمەکە چەندێکی خایان و بێ ستافێکی زۆر گەورە بەشداریان زۆر ستافەکەی زۆر گەورە بوو هەتا کۆمەڵی پێشمەرگەی زۆر هات بوو لەگەڵمانە بڕاو هەبێ ئەو دیمەنەی بەرگەڵ و زیالە ئەگەر مبالغە نەبێت 100 کەس 120 کەس ئەبوو یعنی زۆربەی پێشمەرگە بوون یعنی هەمووی پێشمەرگە دانسقەی یەکەیەکە هەڵبژێراونە و دەمو چاوانە بۆی بۆ ئەو فترە زەمەنی ئەو وەختە بوو بێت یعنی ئەو جلوبەرگانە بەڕاستی کاگەوراز ئیشێکی زۆر جوانی کرد زۆر وردی کرد لەگەڵ هەموو ستافەکە بە عام و بەڵام کاگەورازی ترەوە ئەرکی گەورەی کەوتۆتە سەرشان دەبێت ئەو با بڵێن ڕووداوانە جارێکی تر دروست بکەنەوە یان ئەو ڕووداوانە تەنها لە مێژووە باس کرابوون بەڵام وەکو دوکومنتی ڤیدیۆیی نەبووە خۆی جارێکی تر کوردستان خان خۆی تۆ ناتوانانی لە فیلمێکی دۆکۆمنتاری سەعاتریەکە
حقبەی بە ڕۆڵی جەنابی مامجەلال ڕاستە چکە زۆر لەوە گەورەترە بەڕاستی ئەمە مجاملە نییە یعنی سەرکردەیەکە تۆ 6 ساڵ خەبات بکە بە بێدابڕان لە هەموو ئەحداسەکانی وڵاتێکی گەورەی وەکو عێراقا کە پڕ بووە لە کێشمەکێشم و لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە پیاوێک بەم هەموو قووەتەیە و بەم هەموو هێزەی خۆیوانێ بەشدار بێت لەم هەموو ڕووداوانەیە تو ناتوانانی لە فیلمێکی دۆکۆمنتاری سەعاتێکە سەعات و 5 دقەیەکە حەقی خۆی بیتێ بەس یعنی ئەتوانی شتێک پێشکەشکەی بڵێ ئەمە کەمێکە لە ڕۆڵی سیاسی و سەرکردایەتی جەنابی مامجەلال بەڕاستی یعنی ئەو ئەکرێت مەسەلەن هەر ئەم فکرەیە بکرێ بە فیلمێکی سینەمایی زۆر گەورە کاتەکەی زیاتر بێت ئەوانەشی کاڵ بژێراوە و لە قوتانی وەکو جەنابە باس کرد زیاتر ئەوانەیە کە شایعە لە ناو خەڵکە یعنی ئەو ڕسمی جەنابی مامجەلال خەڵک زۆر بینیوێتی ئەوەی سەرپەیشەکەی لە هەموو زۆربەی دامەزراوە ڕسمیەکانە هەڵواسراوە مەسەلەن ئەو لە قوتانەی کە جەنابی مامجەلال لە دائەنیشێت و قسە ئەکا بۆ خەڵکو و ئینەکە ئەمانە زۆر شایعە یعنی ئەو تەمەنەشی کە من ڕۆڵم تیابینیوە فترە تەمەنە یعنی ئەتوانم بڵێم زیێڕینەکەیەتی کە خەڵک زۆر بینیوێتی بەیانیش ببوورە باسم کرد وتم سەردەمی گەنجێتەکەی و سەردەمی لاوێتەکەی ئێمە تەمەەن ڕێگەی پێ ناوین مامجەلال ببینین و بەڵام ئەو سەردەمەی لە دوای ئیترنەوە یەکەوانەیە زۆرترین بەریەکەوتنی لەگەڵ خەڵکا بووە لە ڕووی ڕاگەیاندنەوەی خەڵک زۆرتر بینیوێتی ئەتوانین یعنی ئاماژەی زیاتر بی بەو شتە جوانان هیچ دیمەنێکی تیا بوو کە چاوی میدیاکانی لەسەر نەبوو بێ یان هەندێک چیرۆک و ڕوودا و کە نەبیسترا بێ هەوڵ بدرێت لەم فیلمە زیاتر فۆکەسی بخرێتە بەڵێ دیمەنێکی تایە هی چایخانەیەکی بەیروتە کە جەنابی مامجەلال لەگەڵ کۆمەڵی سەرکردەی ئەو کاتەیە دائەنیشن بۆ دروستکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەیەکی کوردستانی ئەو کاتە ئەوە کەس نەیبینیوە لە ئەعلاماوە بزانم شتێکی وا فۆکسێکی وای لەسەر نەبووە ئەوە هین بووە زانم چایخانەی ئەگەر بە هەڵەیان نەچوو بم ناوی تۆنێتەلێ بووە لە بەیروت وە کاتی خۆی کە جەنابی مامجەلال و ئەوان دانیشتون لەوێ ئەو لە قتەیەشمان کردو ینی ئەوانەی تیا بڵێ شتی وای تیا قورسترین مەشهد بۆ تۆ چ مەشهدێ وەڵاهی من وەکو خۆم هیچی قورس نەبووە بەلاموانێت چونکە من ئەوە ڕۆچوو بووم لە ڕۆڵی مامجەلالە هیچ هینێک نەبووە بەلاموانێ بەس قورسی تیا بوو لەوەیە کە مەسەلەن هەر ئەمەوێت لێرە شەوانێ ڕێز و سوپاسی کاک شۆڕشی معروفی بکەم کە میکەپ ئارتستەکەمان بوو ئەو زۆر یعنی بڕاستی من ئەو ڕۆژەش پێم وتم جوانی ئەم فلیمە و جوانی ئەم لە قوتانە کە ئاوات چووە ناو خەڵکە و لە ناو سۆشیال میدیا بڵاو بوانێ بەڕاستی ئەو دەورێکی سەرەکی هەبوو نابێ ینی بە گەورە وەری نەگرین ئەو هینێکی تیا لە قتەیەکی تایە لە ناو نووسنگەکەی جەنابی مامجەلال من دانیشتم شتە نووسم و ڕۆڵێکم هەیە لەوێ بڕۆ هەبێەوە 4-5 سەعات ماکیاژی ویستوە ئەلەویایە ینی ئەوە قورسیەکەی لەوە بوو ینی لە میکیاژوینەکە ناوەکو پێم وابێ هەندێک مەشهەدە بەشێکی زۆر لە هاوڕێکانی هەڤاڵ مامجەلال و کەسانی کە نزیک بوون بەشدار بوون کاتە ئێوە جارێکی تریش گەڕاون بە شوێن ئەو کارەکتەرانەیە چۆن کاگەورا ناڵم کە وردەکاریەکەی کوردستان خان لەوە بووە مەسەلەن ئێستا ڕۆڵی زۆربەی لە شەیدەکانی تیا مەزم ڕۆڵی شەیدارامی تایە ڕۆڵی خاڵەشیهابی تایە ڕۆڵی زۆر کەسی تایە لەو ئینانە زیندۆکانی ئێستاشی تیا مەسەلەن زەلامان دۆزیوە زەلامی دۆزیوە توانێت کاگەوراز هەر ڕێک دەوری دکتۆر فاد معسوومی بینیوە هەر بە گەنجی ڕێگەڵێ ئەوە یعنی دەوری دادەهێرۆی تایە ئەمانەی هەموو تایە کەواتە ئەگەر کەسێک کە هیچ لەبارەی ژیان و خەباتی هەڤاڵ مامجەلالەوە نەزانێت ئەگەر سەیری ئەم بەڵگە فیلمە بکات ئەتوانێت ئەو خەبات و تێکۆشانە گەورەی هەڤاڵ مامجەلال ببینێت بەڵێ ئارەوەڵا بە زیاوە ئەتوانێت بیبینێت یعنی ئەو ڕۆڵە گەورەی کە جەنابی مامجەلال وەکوتم لەم وڵاتە کێشمەیە کە بینیوێتی بەڕاستی تقریبا حەقی خۆی پێدراوە بەڵێ کاک سۆران هیچ خۆت پێشتر بەرکەوتت هەبووە لەگەڵ کاری نواندن باسی ئەوەت کرد کە پێشتر ئەو گروپەتان هەبوو بەڵێ من ساڵی 1994 یەکەم جار چوومەتە سەر تەختەی شانۆ لە ئامادەی سلێمانی کوڕان بووم لەوێ خوێن کار بووم
لە ڕێی چالاکی قوتابخانەکانەوانێ شانۆگەریەکمان عرض کرد شانۆگەری دێهاتەکان بۆ مانگە کشێن لە دەرهێنانی کاک ئومێدی شێخ حسێن و کاک ئەرسەلان دەروێژ بوو بە هاوبەشی بەیەکەوە ئینیان کرد ئیخراجیان کرد. ئیتر دوای ئەوەش حەچی چالاکیەک بوو بێ لە ئامادەی سلێمانی کوڕانە بەشدار بووم و دوای ئەوەش ساڵی 97 کە چوومە زانکۆی سلێمانیەوانێ حتا تەخەڕوجم کردووە ئەندامێکی چالاکی تیپی کۆڕاڵی زانکۆی سلێمانی بووم و دوای ئەوەش هەر ساڵی 98 لەگەڵ کاک مستەفا ئەحمە و مەجموعەیە کۆمەڵی هونەرمەندی ناودارە فلیمێکی تری سینەماییمان دەرکرد بە ناوی کڵۆڵەکان کاک مستەفا هەر خۆی مدیر ئینتاجی بوو دووسێ بەرنامە لە بەرنامە لە کەناڵی خاک بەشداریم کردووە ئەوانە هەمووی بەشداریم هەیە ئەمەشی وا هاتە سەر ئەزمونێکی جوانی هاتە سەر دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر سپاس دەکەم کەم ئێوارەی لەگەڵ ئێمە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کورسات و ئەزێتان کێشە سپاس بۆ تۆ دووبارە زۆر سپاس.